هەڵەکانە بەشێکە لە ڕابردووت بەشێکە لە ژیانە. ئەگەر دوو جار بژیایتایە هەرگیز ئەو هەڵانت نەئەکرد کە تەمەنێک خەمی لێ ئەخۆین و بیرمان ناچنەوە. بەڵام چونکە تەنها یەک جار ئەژین مەحاڵە ژیانی بێ هەڵا. مەهێڵە هەڵەکانت زیاد لە قاوارەی خۆیان ئازارە بدەن و وانەی خۆتیان لێوەربگرە و دوایی بیان سپێرە بە دنیای بیرچوونەوە. با نەبنە سێبەرێکی قورس بەسەر هەنگاوەکانتەوە. مەهێڵە ببنە دۆزەخ بۆ ئەو مرۆڤە باشەی ناخت. ئەو مرۆڤەی جارجار پێویستی بەوەیە پێی بڵیت قەیناکە. بیکە بە یاسای ژیانت هەموو بەیانیەک لەبەر ئاوێنەکەدا زەردەخەنەیەک بۆ ئەو مرۆڤەی ناخت بکە و واز بێنە لە لۆمەکردنی. ئەزیزانم سڵاوتان لێبێت. ئەم شەو هونەرمەند و هاوڕێکی زۆر ئەزیز، هونەرمەندێکی زۆر بەتوانات، دەنگێکی زۆر زۆر تایبەت کە هەمیشە گوێمان لێ بێ بۆن و هەناسی سلێمانی بە ڕۆح و دڵمانەکەوێت. هونەرمەندی زۆر ئازیز بێژەن جزا. بێژنگیان یەخوا بەخێر. قوربانی زۆر زۆر سپاس. زۆر خۆشحاڵم کە ئەم شەو لەگەڵ مایت. من زیاتر خۆشحاڵم. یەکێکی لەو هونەرمەندانی زۆر تایبەتی تام و بۆن و دەنگی خۆت زۆر تایبەتە. ئەگەر پێش پرسیارەکان لەسەر ئەو دەستپێکی بەرنمەیە کە باسی هەڵە ئەەکەین، تۆیکێکی لەو کەسانی کە هەڵەکانت زوو بیر ئەچێتەوە و بلایادیان ئەکەیت یا هەر تاماوی ئەتلیتەوە خەفەتی لێ خۆی. طبعاً زۆر سپاس بۆ میوانداریە، سپاس بۆ بەرنامە جوانە کە خزمەتەکەی بەڕاستی. من زۆر درەنگ ئەچمە بەرنامەوە، بەرنامەی شایستە بێ و خۆشم لەبەرەوەی کە مەجای ژیانم زۆر ئاڵۆزە، زۆر پەرتوو بڵاوە، خەریکی زۆر شتم بەڕاستی لەبەر مناڵ و ژیان و ئەوە کەمتر کۆبمەوە بۆ جۆرە بەرنامانە بەڕاستی. بۆ ئەو مەوزوعی بەرنامەکەش لە سەرداناوە لە پێشێکی ئینترۆیەکت باس کرد. ئەگەر لە ئێستەم ڕازی بم، ئێستەم ئەو نەخشەیەکە لە ڕابردوومەوە کێشاومە تا ئێستا. هەرچی یەکم کرد بێ بە هەڵا بە باشی بە خراپی منی دروست کردو کە ئێستا هەمەگەر لە ئێستەم ڕازی بم، ئەمە بڵین دەرەنجامی ئەو ڕابردوویەکە هەم بۆ بە هەڵەکان و بە ڕاستیەکانیشەوە. وار ئێستاشمە کە نەخشا کێشم بۆ داهاتوم بەڕاستی. لەبەرەوە ئێمە هەرچەنە لەسەری بڵین بە لایەنە معنەویەکانە چەند لەسەری لێ بکۆڵینەوە وەک خۆت باس کرد یەک جارە ژین، یەک جار فرسەتی ئەومان هەیە لە ژیانە ئەزمون بکەین. ئیتر هەڵەکانیش خۆشی خۆیان هەیە، هەندێک هەڵە زۆر جارێک بەڕۆ قورسە کە چاکردنەوەیان ئەستەمە بە خۆشحاڵیەوە ئەوانە لە ژیانیم ناکەم بووە. هەمیشە بیرکردنەوە پێش ئەفعالەکان شتێکی زۆر باشە، زۆر ورد بیرەکەمەوە، بەتایبەت ئێستاکە ماڵ ناڵ و خێزانم هەیە لەبەری سێ کەسی تریش بیرەکەمەوە. جاران بیرمە کردەوە لەبەری کە گۆرانی بێژم کە ئەوەی کە جۆ لە منەگرێ کەسایەتی ئەوان بەسراوە بە منەوە، ئەوەی کە من لێیان فێر بووم لە مەدرسە کۆنەکان لە قوتابخانە کۆنەکانی مۆسیقای کلاسیک و مۆسیقای مۆدرنی کوردی لەسەر ئەوانی ژەکەگەر من هەڵێ بکەم. لەبەرەوە تۆزێک وردبینیم هەبوو بۆ مەسەلەی هەڵە، بەڵام هەر هەڵە ئەکرێ و شانازیشی پێوەکەم لەبەرکە ئێستای من لەسەر هەڵانە بنیادرەوە بە دڵنیاییەوە. بەڵام لە شوێنێکا دەردی خۆشت ئاماژەت پێدا کە هەنێک هەڵە هەیە قورسە دەرچوونلی، یعنی هەمیشە مرۆڤ بەبێ هەڵە نابێتەوە، ئەوە شتێکی یەکلایی بوونەوەیە. بەڵام هەنێک هەڵە هەیە ئەستەمە دەرچوون، یعنی ناتوانیت نە کۆمەلگا بۆت لە بیرەکات، نە خێزانت، نە هیچ شتێک. لەبەرەوە هەمیشە دەردی تۆڵی دوو جارە بێ بیر بکەیتەوە، پێشەوەی هەنگاو بنی، پێشەوەی کارێ بکەیت، پێشەوەی پیشێ بکەیت و تەمەنیش بۆ تەمەن دڵنیام فەرقەکات و بیرکردنەوەکان فەرقەکات. تۆ چ بیرکردنەوەیەکە گۆڕاوە لە ئێستات لەگەڵ 10 ساڵ پێش ئێستات؟ ئەو زەلامەنی ئەوەی کە لەلات سەیرەکە ئەوە منم ئاواهیەکەم هەموو شتێک هیچ شتێکی ئەو کاتە من نیم بەڕاست. بۆ نمونە من عەسەبی بوو، زوو تووڕەبوون یا ئێستا عەسەبیم سوودی هەیە، یعنی هەنێک جار خۆی هەموو دەرهای شتەکانی مرۆڤ هەموو ئەو شتانێکە یان نوێنێ دەلالەتە لە یان ڕازیبوون یان ناڕازیبوون. بەنمونە من کاتێک لە ڕفتارێکی هاوڕێکم تۆڕابم ئاگادارکردنەوە کە جارێکتر نەیکاتەوە بەڕاست. هەنێک جار کە تووڕە نابی لەوانەیە استیغلال بکەی زیاتر دووبارە کرێتەوە بەرامبەرێز. لەبەرەوە وەکو نێر بەڕاستی شتەکە نەکەم بە مەسەلی جێندەر و جیاوازی نێوان دوو ڕەگەزەکە، بەڵام وەکو نێر زۆر جار پێویستەکە کە تۆ باوکی کە تۆ قایدی لە ماڵەوە هەنێک جار ناڵم تووڕەبوون تا ئاستی لێک هەڵۆشانەوەی خێزانیان تا ئاستی هەڵەکردن. پێویستەکە هەنێک جار تونگدوی بۆی کە بتوانی ماڵ بەڕێوەبەری یان بتوانی کۆمەلگایەک بەڕێوەبەری، بتوانی گروپێک بەڕێوەبەری، چکە بەڕاستی بە نەرمی هەنێک جار وەکوتم ئیستیغلالەکرێ یان بەخراپ بەکارتێنن. ئەمە زمونانش لەوانەیە لە 10 ساڵی ترا بگۆڕێ، بەڵام لە ئێستاوە ڕاستە. لە چ
کۆڵانێک هەموو جارەکە ئەڵم کۆڵان بە میانەکانم هی ئەوەیە کە زۆر سێرە ئەو کۆڵانی کە تیا لە دایک بوویت کە تیا گەورە بوویت هەمیشە لە یادەوەری تا ئەمێنێت چەند شتی ترت بیرچێتەوە چ کۆڵان و چ شارێک لە دایک بوویت کاک بێژەندەوە من لە سلێمانی لە دایک بووم ئەلم شوێنی ئەم ستۆدیۆە من یاری ماڵە باجێنە و شەڕە قورمان کردو خەڵکی ئەوبارم ئەوبارە و شوێنێک کە دەواازی لەسەر دروستکراوە کێمێرەسە بەم بەرزیە ناتەوان لە قاتی لە ئاسمانەکەیانەوە بە زۆر لە عرزەکەیا بووم یاریمان کردووە ساحی دوو گۆڵیمان هەر لێرە بووە زۆر دڵم بێراکرێت وەسەر ماڵی باوکمە لێرە هەفتانە سەردانیانەکەم هاوڕێکانم لێرە بینم جێگەی شانازیار چەند ماوەیەکی زۆری لەسەر چنار بووم ماوەیەکی زۆر لە ڕاپەڕین بووم بە بۆنی ئیشی هونەریەوە هەمووی جێگەی خۆشی و بڵین یادگاری جوانە بەڵام ئەوەی کە زۆر تایە بووم ئەوەی ئەوبارەم زۆر بیر نەماوە بڕاستی بەس لە سەر چنار تەمەنیم ڕایقین بوو بیرمە و لەوێ زیاتر هاوڕێکانم خەڵکی وێن زیاتر چەند خوشک و براون دوو خوشک و چوار برا دوو خوشک و چوار برا ینی ئێوە لە ماڵی ئەوەیە قەرەباڵغ و کەشەکەی بای 2000 نانێن ئەو ماڵان ئەو کەشە خێزانیە قەرەباڵغا چی لە کارکتەری تویا دروست کرد چ جیاوازیەکی لەگەڵ کەسێک ئەبینیت کە لە خێزانێکی قەرەباڵغ نییە نازانم بەماگەر قانون بێیان یاسا بێ بۆ ئەو کەسانی کێن ناو کۆمەلگا لە گۆشەگیری دوورتەخاتەوە بۆن هەر مناڵێکیش کە کێشەی بۆن منە ڕفتاری هەیە لە مناڵی وڵێن تێکەڵاوی ناو ڕۆزە و حەزانەی بکەنەوە گەورەش بە هەمان شێوە پێویستی بۆیە دەمەزەردی علاقات بکاتەوە هەمیشە ئەبدەیتی خۆی بکاتەوە لە هەڵسو کەوتی چکە هەر تەمەنە و شێوازی هەڵسو کەوتە گۆڕێ ئەگەر ناو کۆمەلگایە بیێم شتانە ئاسانترە بەڵام ئەگەر دوورە پەرێزبی دواکەوی شەرمە نەبی زۆر جار فرسەتەکان لە دەسەی بۆنەی کە ماڵەمان قەرەباڵغ بۆ تەمەنەکان 4 ساڵمان بین بووە ئێستا لەگەڵ هەموو جۆرەکانی کۆمەلگا هەموو تەمەنەکان ئاگونجاوم لەگەڵ کچا مامەڵم بە شێوازێکە لەگەڵ خاون کارە بە شێوازێک و بە پێچوانەوە ژێر دەسی مناکاریان کردەوە شێوازێک بڕی برای بچووکمە بووە خوشی لە خۆم گەورەترمە بووە برای لە خۆم گەورەترمە بووە هەموو ئەزمونەکانم بەرکەوتووە تۆزێک بۆ من ئاسانترە چوونە ناو کۆمەلگا هەنێک بڵین مجازەفە هەیە بە ئێمە کرێ سەرکێشی هەیە بە منەکرێ کەسێکەکە تاقانە بوو بێ ئەزمونایی نەکردووە تا تەمەنێکی زۆر ناوێرێ بەلایە بڤێشتەکان ئەوە نەسوودم لێ وەرگرتووە چەندەم مناڵی خزانەکەت بووی من پێش ئەخیرم پێنجەم تۆزەڵەن کۆتا مناڵ زیاتر نازی هەیە و نازانم چی ئەوشتە لە ماڵی ئەوە ئەو یینە هەیە ئەو یا کەسێک هەستا کرد زۆر خۆشەویست بێت لە براکاندا کۆتاەکە مناڵی یەکەم زۆر نازدارە لە خۆی کت زیاتر نازیە بووە ئێمە هەر بڵین بە بۆنەیە کە باوکم ڕۆشن بیر بوو باوکم نازیک چەکانی زیاتر لەگەر نێژ بەی شێوێ بڵین پەرداخی ئەومان بۆ بێن ناشتێک بەڕەحمەت بێت تەوان بەڕەحمەت بێ ئەو زۆر کاریگەری هەبوو لەسەر پەروەردەی ماڵەکەمان دوایش دایکم کە ژنی ئیشکردنی دەرەوە و هێنانەوەی بڵین بەخێوکردنی ماڵەکە لەسەر ئەو بووە بە هەردوو هۆکارەکە ئێمە ڕێزی ژنمان زۆر گرتووە و ئێستاش ئەگەر ڕێز لە خێزانم بگرم لەو سۆنگەیەوەی بینمەوە بە هەمان شێوە بۆ هاوڕێ برادرەکانیشم ساڵی 94 ئاخیر مناڵ هەبوو لە ماڵی ئێمە موالی 94 کۆژینی برام 94 دەستپێکی نەهامەتی ئەم باشووری کوردستانە بووە لەوانەیە هیچ کەسێک نەبوو بە تەواوی نازوەرگرێ بە تەواویان بێ نازبیان بە هەمان شێوە کەس ئەو نازی وەرنەگرێتەوە کە سێمەین بە مناڵ چکە هەموو مەواریت کەم بووە یعنی هیچ کوردستانی چیتیان نەبووە تا لەوانەیە 5 مناڵ بە لە عابێ یاریان کرد بێ گەڕەکێ بە پاسکیلێک ئەویان کرد بێت بە خۆشحاڵی ئێستا لایانی ئیجابی زۆر ئەم ژیانی ئێستا و لایەنە سلڤەکەشی لایەنە ڕۆحێکە کە باسێکین زوو نەماوە بەڵام بە خۆشحاڵیەوە ئێمە یادگاری زۆر خۆشمان هەیە لەگەڵ خوشک و براکانم دوای ئەوەش سپاسی واکەم کە من لە خانەوەدێکی وا گەورە بووم کە لە هیچم کەم نەبووە مناڵیەکی خۆشمان هەبوو لەبەری کە زۆر بووین زۆر گرنگە لەو کاتی کە باست کرد ئەو زمانەی کە زۆر قورس بوو ژیانکردن اینجا بێگومان خێزانێکیش ئەگەر قەرەباڵغ وە قورستر بوو و باوەڕ ناکەم هیچ کەسێکیش دوو کەسیش کۆک بن لەسەرەوەی کە بڵێ وەڵا فڵان کەس نەبوونی نەبینی و بێشەکری و بێ نازانم چی ئەوەی نەبینیوە چ شتێک لەو زمانەیە کە زۆرت حەز پێی بوو نەبوو یابوونی نەبوو کۆزانین کە پێشتر هەنێک خواردەمەنی هەبوو نەبوو لە لای ئێمە هەنێک جلوبەرێک هەبوو نەبوو لای تۆ چ شتێک لەو زمانەیە کە زۆر دڵت پێی خۆشە بوو ئێستا لە گەورەیە بەریەکەویتەوە طبعاً من ساڵی 1990 لەدایک بووم ئەوە کە ساڵی 1990 لەدایک بوو بێ لە ساڵی 1990 بۆ ساڵی 2000 کێبڕچەی
ئەو کۆمپانیایە نەبوون کە ڤیددیو گەیمیان دروستە بەڵێ نینتندو ئەکسبۆکس و پلیستیشن و تاسەر لی دانا بڕام تەبان بەڵێ ئێمە جی لەبوون کە لەدایک بوون و چاومان کردو شتانە هەبوو بەڵام لە کوردستانە زۆر گران بوو بە بۆنەی شەڕی ناوخۆ بە بۆنەی حەسار و بە بۆنەی کۆمەڵێک شتەوە گرانیەکە کە باسی دەستەنتەرەکان نەکەوە ڕابکە من ئەوبارە تۆزێک دوور بوو بڵێنە لە ناو جەرگەی شارە ئەوەشمان نەبوو بە کرێ پلیستیشن هاتەوە کۆمەڵێک برادر کۆبوونەوە بە کرێمانایە کە بە کرێمانەوە سوفەیەکەوە کارەبا نەبوو ئێمە 6 ساڵ بووم بە دەستکەکە یاری مەکرد بە ڕەشی هیچی نەبوو چێژی خۆی هەبوو ئێستا ئاخیر مۆدل پلیستیشنمانەیە بۆ بناڵەکانیش هەر تااقەتیان نێبچن بەلا جەوزم ئەو پلیستیشنانە کە ئەتێنایەوە جاروێ گەرمە بوو مەحاویلەکەی پێویست بوو سار بێتەوە هەبووی خستە سەلاجۆ تا سار جاریوە هەبوو سیدەکە یان و بۆ نە PS1 وابوو زۆر گەورە بوو کۆنسۆڵەکەی سیدەکە پیسە بوو چکە ماڵانی زۆر بردویان ئیتر ئەبوو شتێک بخێنە ژێری بۆی بەلاریش بکە و لۆت بێت وەمشتا چی یاری زۆر حەزت پێی هەبوو بە ئێستاشەوە حەز لێ یاریەکە جاران پیانەوە هەر بە شەوارع خۆی ناوی ستریت فایتەیە بڵێن دوو کەس دوو کارێکتریان هەڵبژاردوو ئەچون شەڕیانێک لەگەڵ پۆلیس و ئەمشتانەیە لەگەڵ یاریەکە بوو ناوی ڤیجیلاند و شەڕی سیارە بوو دوو گۆڵینەوە هەشتەکە ئەمشتانەوە یادگاری زۆر خۆش بوو بەڵامی تر ئەویش بەپی زەمانە گۆڕێ ئێستا و چێژەی جارانی نیە من بە کۆنسۆلێکی PS5 لە ماڵەوە یاریەکان وەکو جاران نییە بیرکردنەوە گۆڕاوە کۆمپانیەکانی جزان کەوانی ئایپاد بگرن بەدەستیان و حەزیان لە چ یاریەکە بۆزێک بۆ ئێمە نابێ ڕاستە زەمانەکە گۆڕاوە کەس لە خێزانەکە تا دەنگی خۆشە خێزانەکەی خۆشت نەبراکەم مامەت خاڵم شەهیدە خوافیکە تەوان ساڵی نەوە یەک شەهید بوو ئەو یەکێک وەرە دەنگ خۆشترین کەسەکانی عیلەکەم ینی بۆ ماوەی بەڵێ دەفتەرێکی هەبوو گۆرانی کوردەکانیان نووسرا بوو بە جێما بوو ئیتر ئەو گۆرانیانی کە تیا بوو لەبەرم کرد بە بۆنەوە زیاتر من توانیم چ کاتێک هەست کرد کە دەنگت خۆشە ینی کە گوێت لە خۆت بوو تەمەنت چەند ساڵان بوو کە هەست کرد دەنگە خۆشە توانی گۆرانی بڵێ 9 ساڵ 10 ساڵ تقریبا لە ئەوانە یاخود شەرمن بووم بە ئێستا تۆزێک شەرمنم بڵێن شەرمەکەت چۆنە مەسەلەی گۆرانی ئێمە لە خانەوادەیەکین بڵین لەلایانی دایکمەوە باگراوندێکی دینیان هەیە بڵین لەلایانی باوکمەوە بە هەمان شێوە تۆزێک خۆشم هەر هاتچوی مزگەوت و شتانم کرده بوو تۆزێک دوورە پەرێز بووم نەمەویست وەکو گۆرانی بێش دەرکەوم زیاتر لە ناو مزگەوتەکانە و دەرسی تەجوید و قورئان و شتانم بەڵامی تر بەپی تەمەنەکان و دوورکەوتنەوە لەو گەڕەکەوەمانە گۆڕاشتەکان کۆمەڵێک فرسەداتە پێشەوە کەفتوانی بە شێوازی ڕەسەن و جوان گۆرانی بڵین بەلام و کێشە نەبوو بەڵام بیدایەت شەرم مەکردوانە بەڵام تقریبان لە 2 ساڵیوانە چالاکیم کردووە ساڵی 2002 ئەمانە گروپێکمان هەبوو لە خۆمانە دووسمان کرد کۆمەڵە چالاکیمانە کرد مۆبایل هەبوو تازە 30 سانیە ڕێکۆردیە کرد جۆم لە خۆمە گرتەوە دوای کەشف بوو لە ماڵ لیان نابوو ئیتر بووم بە گۆرانیمش سەباسی ئەوەت کرد کە لایەنە دینیەکەت یەکەم جار ساڵ بووە زۆربەی ئەو هونەرمەندانەی کە گویان لێگری وشەکان بەرناخ و ڕۆح دەکەوێت یەکەم جار لە مۆزوعی مناجات و لە قورئان خوێندن و لەوانەوە دەستیان پێ کردووە ئەمەوە ئاکات بە تێری و بە تەسەلی بە هونەرێکی جوان بەرگۆکەنێکی لەوانە بۆ نمونە کەلسومە کە ئیترەوە ئەوە هەمومان ئەیناسین هەمیشە جوانی وشەکان ئەپێکم تۆژێکی لە هونەرمەندانەی کە گوێت لێگیرێ وشە بە وشە جاریا گوێ لە گۆرانێکی نازانی ئەڵە بەس حەز لێ و وشەکان لەگەڵ لێ بەڕێ زۆر جار گۆرانی بێژە کۆنەکان بەوەی کەمی تەکنۆلۆژیا و نەبوونی کەرەسەی پێویست کواڵەتی مایک و شتەکان بۆ شێوە نەبووە وشەکان ناڕوای لە گەنجێک جوو لێ بێتەوە زیاتر وازەحە طبعاً مەسەلەی مزگەوت وەک مەسەلەی کەنیسەیە لە ئەمریکا گۆرانی بێژەکان هەمووی لە کەنیسە دەنگیان پەروەردەکردو چونکە تەمەنی تقریباً 10 ساڵ بۆ 15 ساڵ هەتا بڵێن تا 7 ساڵیش تەمەنی گەشەی لەشە قورجیش بەشێکە لە لەش بەو شێوازە لەو تەمەنەیە هەتا گۆرانی بڵێکەمە هەتا گۆرانی باش بڵێکەمە یعنی تۆ جاری وا هەیە گۆرانی ئەڵێیت هەر لەو تەمەنەشای گۆرانی خراپ ئەڵێیت تر گۆرانی خراپ خۆێزانێت چێڵم کە ئەو گۆرانیانە قوڕێک پەروەردە ناکە ئەو گۆرانیانە یعنی بنیادی هونەرمەندێکی کاریزما دروست ناکە بەڵام ئەگەر تۆ تا تۆفیق و حەمەد زادیلان و حەسەن زیرەک و کەلسوم و محەممەد عەبدولوهاب بۆوانە بڵێیتەوە لە خۆتەوە هەستەکەی ئەرکەکەی سەرشانە قورسترە تۆ هاوڕێی ئەوانی هیچ نەبێت جێگرەوەی ئەوانی ئیتر لەبەرەوە هەستەکەم ڕێچکەیەکی باشە ئەگەر کەسێک لێرە جوێی لێ بێ گۆرانی بڵێ ئەوە ڕێچکەیەکی باش حەز بە دەنگی کێ بوو یەکەم جار کە لە حەز بە گۆرانی ئەوانە بوو حەز لە گۆرانی کۆنەکان بوو یاخود کەسێکی تایبەت هەبوو
وڵی هەمووی حەز لێ بوو من حەزم لە گۆرانی بوو یعنی ڕوا بکە گۆرانی ناخۆشم حەز لێ بوو ئەمەم حەز لە گۆرانی بوو وەک چۆن تۆ لەباری سینەما ئیشەکەی جاری وایە لە مناڵی و فیلمی بێکواڵتیش سیر کرد چکە حەزی کردووە دەورەکان بە هەموو شێوازێ ببینی بەڵام وەکو دەنگی تایبەت تار تۆفیق زیاتر عەدنان کەریم محەممەدی مام لێ تر زۆرم بەڕاست ئەی لە عەرەبیەکانە عەرەبیەکان هەر ئەوانەی کە بڵێن باسمان کرد ڕۆژانە کەلسوم محەممەد عەبدولوهاب فرێتڕەش ئەسمەهان عەبدولحەلیم زۆرن یعنی ڕاستە لەو شوێنەی کە وتت ڕۆشتم ینی قورآانت خوێن و یاخود مەسەرەن هەر شتێکی تر لای خۆ لایەنە دینەکە لەگەڵ ئەو شوێنی کە دەست پێک بووە ئەگەر مەسەلەنێکێک لەو شتانەی کە غێری زمانی خۆت بووە قورس بووە بەڵام توانیتە بیڵێ چی بووە من لە مناڵیمەوە عەربی مەزانی هەر نازانم چۆن فێربووم چکە باوکم هاوڕێ عەربی زۆر بوو ئەو کەناڵانەی سەیریە کرد هەمووی عەرب بوون ماوەیەکی زۆر لە جنوبی بڵین لە عراق لە ناوڕاستی عراق لەوێ خوێندە بووی بۆ جامعە وشت لەوێ مۆزەف بووە ئیتر تەمەنیشی زۆر لە من گەورەتر بوو تەبەن 40 ساڵێکمان بین بوو ئیتر زۆر مڕاعاتیە کردم و فێری وشەکانیە کردم و منی زۆر پرسیارمە کرد ئێستا پرسیار زۆرەکەم و زۆر کۆڵمۆ لە شتەکان قەت نێونە چواری شەو شتێکم پێ بوو تایی و یعنی ئەوە ئەی چ شتێکی داوا لێ کرد بۆی بڵێ بۆ باوکت بە گۆرانیە ڕوا بکە ئەو کاتێک کەس بڵین تەندروستی باش بوو هیچیم نەمەند بوو مە گۆرانی بێش نە ئەو بڵین ئەیزانی کە توام گۆرانی بڵێ ئەم جیاوازی تەمەن زۆر ڕاستە ئەو پەیوەندیەمان بەو شێوەیە نەبوو کە نەخۆش بە گۆرانی بۆت ماوەکی زۆر لەسەر جێگا بوو 12 ساڵێک ئیتر پێی خۆش بوو بەڵامی تر ئەمزانی زەوقی ئەو چی و حەزی لە چی زیاتر حەزی لە کلاسیکی عەرب بوو عەربی بوو ئیتر حەزی لە فیلمی عەساب و ئەم شتانە بوو جی لە کۆنەکە بوو ئەگەر ئێستا پێ بڵێم خۆت ئەزانین بەرنامەکەی من گۆرانیتیانە بەڵام جاری وایە شتێکی بەسیت کە یادەوەریکی خۆتە حەزەکەین لەگەڵ یادەوەری لەگەڵ بینەرەکەش بمێنێتەوە ئەو شتێکە بۆ باوکت کتووە بۆمان بڵێیت ئەتوانیت یاخۆت قورسە بزانم ئەتوانم گۆرانیشی عەبدولحەلیمە بەڵێ زۆری حەز لێ بوو تقریبا یەکەم گۆرانیش بوو کە ڕیکۆردم کرۆ مۆبایل و شت ئەو کاتە لە ماڵەوە زۆر جوان لێگرتەوە زان بیرم ماوە باش على الدشوق اللي في عيوني يا جميل سلم أنا يا معيوني عليك سالوني يا ما بتألم على الدشوق اللي في عيوني يا جميل سلم أنا يا معيوني عليك سالوني يا ما بتألم تقريبا أنا بيرم دەست خۆش دەنگت خۆش بێ دەستت خۆش بێ بەڵێ ئەوە ڕاستە هەنێک جار چۆنەڵی لێدەوەری هەموو بەرزی ئەم گۆرانی لەگە بەرزی گۆرانی ترا تێکەڵە بێتم با بۆ مێژوو غەڵەت نەکە ڕێشێکی بەرنامەکەوتە هەڵەکانمان هەنێ ڕاستە زۆر لەسەر حساب نەبێ لە ڕووی وەکو ئاماژەش پێگر لە ڕووی ستۆدیۆ کەلوپەل و ئامێری ڕیکۆرد و هەموو شتانی کە هەیە تۆ ئەگەر لەو کاتی کە دەستت پێ کردو لەگەڵ ئێستاە ئەبینی هونەرمەندێک زۆر بە ئاسانی توانێت گۆرانیەک ڕیکۆرد کات بەڵام تۆ کە دەستت پێکردو زۆر بە قورسی لاوانەیە پێویستت بەوە بوو بێگوێت لە تەنگی خۆت بێوەکو خۆت ئەڵیت ئاستەم بووە تا چەند هاوکارە ئەوەی کە ئێستا ئەیبینیت بۆ گەنجان یاخود بۆ هونەرمەندانی تازە دەست خۆش پرسیارێکی زۆر باشە بۆی کەم توانم هەنێشت لێرە بگەێنم بەڵێ کێشەی کاڵ و کورچی گۆرانی ئێستا کێشەی نەمانەوەی گۆرانی ئێستا لە غیابی یان لە نەبوونی ناوەڕۆکە یان ئەو ئەساسی کە گۆرانەکەی لەسەر دروستەکرێ یەکەم پۆینتی گۆرانی بێژەکە یەکەم پۆینتی شاعیرەکە یەکەم پۆینتی دایرکتەرەکە تاوەکە کلیپەکەشەکە مەسەلەی کوانتیتی و ژمارێ لە خەمخۆری نییە بۆ مەسەلەی عاشق خۆی ئەگەر گۆرانەکە لەسەر عاشق بێ ئەگەر نیشتیمانی بێ لە خەمخۆری نییە بۆ نیشتیمان خەمخۆریە بۆی کە لە ئینستاگرامەکەم چەند ژمارە بەدەست بێنم لە ڕێڵێک کە دایانێم چەند ژمارە بەدەست بێنێ ئەم ڤیددیوە کرێ بە چەند پارچەوە یعنی لە کۆتاییە لەوانەیە لە چاوپێکەوتنیی ئاوایە بڵێ بۆ عاشق نووسیمەوە من بەڕاستی عاشقم و ئەم شتانەکە هەمووی مەسلەی سەرمایه‌داری هەمووی گۆڕیەوە بۆ شتی تر جاران گۆرانی ناوەڕۆکی زۆر بەقۆت جاران بۆ منە دڵدار شعرێکی نووسی تارتۆفیقی کرد بە گۆرانی لە رادیۆ بەغا ئەکرا ینی سی ئەم کایە گەورانەکە باسیەکەم بەڵام تەکنۆلۆژیایان کەرەستەکان کەم بوون ئێستا ڕێک بە پێچەوانێ ئێستا
شعرێکی ئاسایی گۆرانی بێژێکی ئاسایی کە باگراوندێکی ڕۆشنبیری زۆری نییە کە وەکو بزنس گۆرانی وەرگرتووە بە کەرەستەی زۆر گەورە بە کامێری زۆر زۆر گران بەها کە لەوانی هۆڵی و دیش بە هەماش دیشکەن ئێستا بە ستۆدیۆی زۆر زۆر گەورە ساتوانی بە تراکات گۆرانەکان وەیڤەکان بنێری بۆ ئەڵمانیا میکس و ماستەر کرێتەوە ساتوانی بچی سەفرێکی ئەوروپا بکەیت تەسویر دەکرێت و کۆمپانیایك بۆ تەنێرێتەوە یعنی ثانیە بە ثانیە تۆ لەگەڵ مخریجەکە لە سەف و ئینستاگرام لەگەڵیە ئەم شتانە بڕوا بکە بۆ ئەو گۆرانی بێژانەی کۆن هەڵکەوتایە شتی زۆر سیرتر ڕوویە یعنی ئێستا ئەوەیە کە ناوەڕۆکمان تۆزێک کاڵ و کرد من هەستەکەم بە پێچوانەی ئەوەی تۆیڵی کەشتی سیرتر ڕۆیە هەستەکەم ئەو کاتی قیمەتی شتەکان زیاتر بووە کە زیاتر هیلاک بوون ڕاست وایانە هیلاکبوونی زیاتر تێر و تەسەلی زیاتری ئەیاتێ سامەسەر باسی کەلسومان کرد چەند جارێک تەسەور ناکەم شتێکی وا دووبارە بێتەوە کەسێکی ئاوا دووبارە بێتەوە لە مێژوشە و شێوازی ئیشکردنەکەشی تەکنیکەکەی زۆر زۆر کلاسیک بووە کە بە بەردەوام لەگەڵ فرقەکەی کە لەگەڵ یا بۆ پرۆڤی کردووە و گۆرانێکی و تۆ بە پێچوانەی ئێستا گۆرانی بێژێت دەنگی بەجیا تۆمارەکە و ئامێری میوزیکەکان بەجیا تۆمارەکردن هەستەکەم ئەو تامە زیاتری بێت ئێستا هاوکارە کە هەموو کەسێ بێ بە گۆرانی بەش کە هەموو کەسێ بێ بە ئەکتەرکە هەموو کەسێک بێ بە ڕەسام ئیتر وەکو ئێستای بینین هینەکە ئیشە کارەکە کراوەتەوە بەڕووی هەموو کەسێکا بەڵام کێ ئەمێنێتەوە کێ زوو تێپەڕێت لەوانەیە بە دوای تۆیە چەنەها گۆرانی بێژی تر دروست بوو بێت چەنەها دەنگ خۆشی تر دروست بوو بێت بەڵام کاتی بۆ شتەکەیان نەبرێ عشقیان نەبوو بە هونەرەکەیان وکو جەنابەت ئەمەیە جیاوازیەکە ینی عاشقەکە جیاوازە باسیەوەم کرد کە من لە 10 ساڵ بۆ 7 ساڵ گۆرانی وتووە ئەو تەمەنە تەمەنی گەشەکردنی دەنگەژیەکانە تەمەنی گەشەکردنی جسمی هەرزەکار بەگشتی بە تایبەت لە کوڕیشە بڵێ هەرزەکار بەگشتی بۆنی گۆڕانکاری لە هۆرمۆنەوە دەنگ دیاری ئەکرێت کە تۆ دەنگت چۆنە توانای دەنگیت چۆنە مەسافەی دەنگیت چۆنە ئەو گۆرانی بێژانەیە و سەردەما زۆر زۆر ساف بوون سروشتیان زۆر پاکتر بووە مەشغەڵەتی حیات و کوێستە نەبووە لەوانەیە بڵین جوتیارێک بوون بەس زۆر کەم لە گۆرانی بێژەکان جوتیار بوون لەناو کشت و کاڵا بوون کەمیان بڵین ئیشی ئەوە قورسیان کردووە بۆ منە خەیات بووە حەزی لە گۆرانی بۆ تیپ مۆسیقای سلێمانی وەکو ئیبراهیم خەیات وەکو هونەرمەند عوسمان عەلی خوالیان خۆش بێت ئەو مامۆستایانە سافتر بوون لە ئێمە خۆشەویستیان زۆر زۆر بووە بڕوا بکە ئێستا سەی دۆکومنتاری ژیانیانەکەم دڵم پڕە بێت هیچ یعنی ئەو ئینتیما و ڕۆحیەتە نەماوە بۆ گۆرانی مۆسیقا کە ئیبراهیم خەیات باسیەکە لەوانەیە ئەو ڕۆشنبیری مۆسیقیەشیان نەبوو بێ کە ئێستا گەنجێک هەیەی بەڵام ئەو دڵسۆزیە بۆتە پایەک بۆیان لەو ڕۆوە ئەوان ئەو 7 ساڵە ئەو تەمەن 12 ساڵ بۆ 7 ساڵە زۆر پێرفێکت بوونتیایە بە 20 ساڵی گۆرانیان وتووە هەستی کردووە تەمەنیان 6 ساڵە تەواو ئەنی زۆر زۆر کامەڵن حەسەن زیرەک بە هەمان شێوە شتێک کردو بەڵام ئێستا لەبەروی کە بازارەکە بۆ ساختکردنەوەی ژمارەیە ئەوێ گەنجێکی زۆر کە لەسەر ئایپادە وی بکە لە تەمەنێکی 50 ساڵە گۆرانیشی گەنجان ناڵێت یعنی شتەکان پێچەوانە بۆتەوە لەوانەیە هەموو کەرەستەکانی ئاسانکاری کردی بۆی کە گۆرانی بێژ دروست بێ بەڵام بەهرەمەند کەم دروستەکە زمینەکە بۆ دروستکردن پلتفۆرمەکە بۆ دروستکردنی بەهرەمەند خەڵکی بە بەهرە و دڵسۆز کەمە بەڕاستی لە هەموو بوارەکانە نەکرد مەسلەی گۆرانی ڕاستە زۆر زۆر ڕاستە هونەر بەگشتی بە بۆچوونی من ئەگەر مەسەرە نوک و ئەکتەرێک یاک و هونەرمەندێک پێویستم بەوەیە هەموو هونەرەکانی تر عاشقیان بم بۆ ئەوەی کە هونەرەکەی خۆم پێ چونکە هەمووی تاواوکەریاوی یەکتریە ئەگەر من میوزیکێکی جوان هەبێ گوێ لێ بگرم هەستێکی جیاوازمەیەات یاخود لە کاتی نواندنەکەمە میوزیکێک یا گۆرانیەک هەبێت هەستێکی جوانترم پێ ئەبەخشێت قەت بووە بۆ درامایەک بۆ فیلمێک پێت بڵند کە گۆرانەکەی بۆ بڵیت یاخود چوزانم لەگەڵ بەڵێ دراماکایکیت یەک دوو جارە شتە ڕوویاوە بە خۆشحاڵیەوە هەچە من خۆم حەزمەکە دەور ببینم بەستی دیارە باڵامەوە بەرز نەبوو زۆر زۆر حەزم لە سینەمایە یعنی ئەم 10 ساڵی کە ڕۆیشتووە لە 2015 تا ئێستا بڵێن کە ئاخریشم کردبوو ئەم 10 ساڵە ئەوەنەی خەریکی سینەما بووم وەکو بینین وەکو بەرکەوتن ئەوەنە خەریکی گۆرانی نەبووم بەڕاستی زۆر زۆر عاشقی بووم دوای ئەوە کۆمەڵێک لێرە کۆمەڵێک دراما کرا لە ناوی گۆرانی وتوەکو هاوڕێی دەوری سەرێکی جاری وایە جاریواژە بووە کە سەجێست کراوە من گۆرانی دراماکە بڵێم و ئێتە زۆر جار ئاوازانەرەکە گۆڕیوێتی گۆرانی بێژەکە کە ئەوە حەقی خۆیەتی
حەزم لێە لەو مەجالە خۆم ڕسمەکەم بۆ منە حەزم لە ڕسمە زۆر گرنگە زۆر حەزم لە ڕاضەیە کەری یەکترین هەمووی زۆر حەزم لە وەرزشە یعنی 3 ساڵ جارێ وەرزشێکی تازا لە بژێرم بۆ نە دوو گۆڵ یەکەم فتنسەکەم پادڵینەکەم بەلەمەکەم ئەواکەم یعنی قەت نەوەستاوم هەر ریاضاکەم تۆزێک مەسلەی هوەر شتێکی زۆر شخصیە لای من یعنی خۆی دنیای وایە بەڕاستی ئەگەر بڵین سەرچاوی داهات نەبێت کە سەرچاوی داهات نەبوو گوناحە بۆ منە زۆریش پەخشی بکەی زۆر ئەوەنە گشتی بکەی کە هیچ خصوصیەتی نەمێنێ وەکو تەقسێکی ڕۆحی لەگەڵ خۆتایی هێڵیتەوە زۆر جار ئاوازێک دانی زۆر جار بە عودەکەەوە گۆرانیە گەڵی زۆر جار بۆ مناڵەکان هێڵێ زۆر جار لەگەڵ کۆمەڵی برادر لە ناو بەحرەکەی دوکان لەسەر بەلەمێکی گۆرانیان بۆڵێ زیاتر بەرام تەقساناکەوی کە کاتێک بۆ بزنس هوەر ناکە کاتێک بە پێچوانە بۆ بزنس هوەرەکەی ئەمانەت لە دەسەی تر ئەمانە نامێنێ لە شوێنی گشتی بتوانین گۆرانی بڵی توانی بۆ کۆمەڵێک هاوڕێوانی ئەو شتانە تۆزێک ئەوەیە ئیتر نازام لە بینی هەردوو مودەکەمەوەیان هەڵبژێرم چکایتر ناوەڕاستی تەمەنە ئەگەر تەمەن باقی بێت کۆمەڵێک پرۆژەم هەیە لە تێکەڵکردنی کللتورەکان لە بۆ نەگۆرانی پێشتر بە پرۆژە کردومانە ئیسپانیا و کوردستان بۆ نمونە عەرەب و کورد بۆ نمونە چوارپارچەی کوردستان بە تەمام شتێکی ئاوا بکەم تقریباً هەتا کۆتایی تەمەن 100 تراکێکمان هەبێ لەگەڵ 100 زمانی جیاوازە زۆر گرنگە لە ئێستەوە خەریکەم تر ئەمێ شعری خۆم بێ ئاوازی خۆم بێ بۆی کە چۆن کەلەپور وتراوەتەوە ئێمە دوای 100 ساڵی تر ئەو شعرانیم بێ بە کەلەپور جوینەوە نەبێ دووبارە ئێمە لە گەنجی 2025 ئەپدەیتمان هەبێ بۆ وەکو یاری بەریت لە هەفتاکان تا 2025 درراوە بەدەستی ئێمە بین هەتا 2050 بۆ نمونە بۆی کە ئێمە هەر 250 ساڵ پێش هەر نەجوینەوە بۆ نەچۆن ئۆپێرا لە ئەوروپا ئەو باوی نەماوەکە هەیە ئێستا کە هەبوو چۆن گۆرانی R&B ئەمانە وردە بەرەو دواوە چن ئیشی تێکنۆ و ئلکترۆ میوزیک و ئەمانە خەریکە ئەڕوا تقریبا ئەو ئەپدەیتانە بەپی جۆگەر چی داواکە مەجبوری ئەو ساخیت وڵام من تۆزێک کە دوورەکەمەوە لە مەسلەی سینگل تراک و ئەلبوم ئەم شتانە ئەوەیە کە بۆی کە جۆگەر حکمی من نەکە من حکم کەم بەڕاست زۆر گرنگە چۆن هوەرەکەت بهێڵیتەوە بەڵێ تۆزێک هەموو پوختیش بەدڵنیاییی باشە لە قادر کابان و کەریم کابان فێرەبی لە زۆر بگۆرانی بێژە کۆنەکان فێرەبی کە کەم و پوختی هەتێڵێتەوە هەمیشە زیندویت بەدڵنیایی کەمانۆکو حەسەن زیرەکمان پێکرێ 1000 گۆرانی و هەر باشیش بین بەڕاستی ئەوەنی ئاگدارم زوو خێزانت پێکهێنا بەڵێ چەند ساڵ بوویت کە زەواج لە چاو ئێستا زووە جاران بە 20 ساڵی خەڵک زەواج من 4 ساڵ 24 بووم 24 نەخێر زوو خێزانی پێ من زووتر بوو دیارە چۆن بڕیارتدا کە ئەو کەشەی ماڵەوە بوو وای لێ کردی کە حەزەکەی خێزان و ئەو کەشت هەبێ خۆت تایبەت یاخود خۆشەویستی بوو بۆ کەسەکە نەتوانی دەستبەرداری بیت هەنێک هۆکار هەیە یەکەم جار نازانێت هەردووکە خەتەرە بۆ معلومات ئەمیان بڵی لەسەر ماڵەوە کەمیان بڵی لەسەر هەشکر من کێشە منە من سەراحەتم زۆرە هەنێک هۆکار هەیە کە من هاوسەرگیریم کردووە لە دوای 6 ساڵ زانیمە لەبەر ئەوە کردومە بۆ نمونە هەندی هۆکاریژە یەکسەر ئەزانیت بۆ منە کەسێکی زۆر بەڕێزم دەستکەوتەوە خۆشەویستیمان کردو پێکەوە و یان بۆ بە عاشق دوای زەواج ئەم شتانە و وتمانە با زەواجکەین ئەم پەیوەندیە عایلەیەکی بەڕێز و بە کواڵەتی و ستانداردی بەرز دروستەکەین دوای ئەوە دەتوانین تایافەیەکی بەڕێز دروستکەین چکە دڵسۆزین بۆ نیشتیمان دڵسۆزین بۆ باشەکردن دڵسۆزین بۆ خەڵک حەزەکەین دنیا باش بێت لەبەرەوە با لەم توخمە زیاتر بێت دەردیکەوتی بەڕاستی خۆی هەر زەواجیش لەسەر ئەو بنەمایە دروستە بێت دروستکردنی توخمێکی جوان چولالەیەکی جوان دوای پێڵەن نازان بە کوردی چی پێڵەن فۆزی قورسەوشتان بەڵێ هەر زۆربەی وشەکان ناتوانین تەرجمەی حرفی بکەی بۆی لەبەرەوە زۆر حەزەرمە کرد کە لەبەروی کە تۆ دەستپێکی تایفەیەکی نوێیت لقێکی تر لە ماڵی باوکتە بێتەوە بۆ هەردوو لە ئەبێ لقێکی جوان بێ ئەبێ زۆر جددیبی ینی لە هوەر دوورکەوتمەوە لە وەرزش دوورکەوتمەوە لە هەنێک التزاماتی هاوڕێیانە دوورکەوتمەوە و چەند ساڵێکی بدایەت هەندی هۆکاریش هەیە کە لە دوایە بۆ دەرەکەوێ و هەرچەنە لەگەڵ خوشکبراکانت تێکەڵبی ئەو ماڵە هەر هەڵەوشێتەوە هەنێکیان زەواجەکەن بە ئەوروپا هەنێکیان کۆچەکەن بە ئەوروپا هەنێکیان هەر لەناو وڵاتەکەی خۆتان بەڵام چنە شوێنێکی تر ئەو ماڵە باجێنە و سفرە قەرەباڵغ و یاریانە و ئەو هەموو پەتپەتێن وشتە نامێنێت کە ئەمان کرد بێکەوە چکەمە جیاوازی تەمەنەکانمان زۆر دوور نەبوو ینی خوشکە گەورەکەم جاریوا بوو دەوری دایک شێبینی لە ماڵە خواردنی بۆ لێنای خوشکەکەی ترم هەر لە من گەورەتر بوو
ئەو تۆزێ ئەو هەستا کە نامێنێ هەوڵی دروستیکەیتەوە زۆر دوای ڕاست. 19 ساڵ بۆم دەرکەوت کەم نەمەوێ بە ژیا و ژەن ئێستا خوشکبرایەکی و جاران دروستکەمەوە کە لە ماڵەوە یاریەکەن ئتر ئەمە دوای ماوەیەکی زۆر بۆم دەرکەوت کە لەوان یەکەم جا لەبەرەوە زەواجم نەکرد بێت بەڵام پیرۆزی خۆی هەیەش من ناڵم هەموو کەس بیکات چکە ئەوە هەر کەسە و بیرکردنەوەی خۆی هەیە بڕیاری خۆی هەیە من زۆر سوودم لێ وەرگرتووە زۆر ستەیبڵم زۆر لە خۆم ڕازیم لە ڕۆژی زەواجم کردەوە پێش ئەوش ڕازی بووم بەڵام لە بازنەیەکی دووبارە خولامەوە بەتابێت بڕیارێکی دروستت داوە یعنی ئێستا کە بیری دەکەیتەوە بڕیارەکە دروست من هۆکارێکتر ئەوە بووکە من چاوم کردەوە و گەورە بووم فام کردەوە باوکم ڕۆشت لەوەی کە درەنگ زەواجی کرد ئەنی 35 ساڵ بوو کوێستەی من بوو کە زەواجی کردەوە وتم با مناڵەکانم هەمانستیان نەبێت لەبەر کە زەواجەکەن باوکیان مناڵەکانیان ببینێ و ئەوە نی ئەوشتانە من نەمبینی چێژم لێ وەرنەگرتووە هەرچەند ئینسانە بێ بە قوت بێ باوکی هەمومانە ڕوا داکی هەمومانە ڕوا خۆشمانە ڕۆین لەبەرەوە کۆمەڵێک چارەسەری کاتی هەیە هەنێک بیرکردنەوە هەیە هەنێک قەراردانی قورس هەیە کە ژیانێکی باشتر بۆ فراهەمەکە بۆ ماوەیەکی درێژ لەوانەیە ئەو ماوەی بیدایەت قورس بێ بەڵام بۆ ماوە درێژ سوودی زۆر لێوەرەگرێت لە بەرنمەیەک ماواسی ئەوم کرد نازان بینی بێتت دیانە ئەو کەسانەی کە لە منداڵیا باوکیان بەجیانە هێڵێت کارکتەرێکی جیاوازیان هەیە گوێ بە ڕۆشتنی هیچ کەسێک زۆر تەسیریان تێناکە زوو ناڕوخێن زوو هەڵ ئەستنەوە ئەگەر بکەون ئەمەش ڕنگانەوەی بینی لە تۆیە کە ئێستا باست کرد ئەو پتەویەت ئەیاتێ و کە بتوانیت هەمیشە هەنگاوی باش و دروست بنیت بە نەبوونی هیچ شتێک کۆتایی بە شتەکان نایەت ئەمەیکێکە لە شتە زۆر گرنگەکان کە لەو کەسانەیە ئەیبینمەوە باسی ئەوەت کرد کە هەنێک وەرزش ئەەکەیت ئەم وەرزشێکی ئێستا خەریکی چەند جارێکیش پێکەوە باسمان کردوە بۆت باس کردوم تا چەند هاوکارتە بۆ ئەوەی کە چۆنەڵێت نەک ئەو وەرزش هەموو وەرزشەکانی تریش هاوکارتە بۆ هوەرەکەت ئایا لە ڕووی هەناسە و لە ڕووی جەستە و لە ڕووی ئەمانەوە هاوکارت ئەبێت یاخود جیاوازی ئەم وەرزشێکی ئێستایەکی دەگەڵ وەرزشەکانی تراچیە من بەشتەوەی گرم ئاشتێک ێڵن کەس فترەکەش چۆنە تەوان بدایەتی بەرنامەی ترۆیکی جوانە دانابوو ئێمە یەک جارەژین من زۆر سەیرم لێ من لەو تەبیعەتانە نیم لە یوتیوب سەیری شتێ بکەم و بڵێم ئافەریمە و زەلامە بەڕاستی دەستی خۆش بێ و یوتیوبەکە لا بەم و خەیاڵم بڕۆ کە یوتیوبەکەم لا بەر ئەچمە مەغزەنەکە خەریکی شتێ ئەوە بم یەکسەر ئەبێ منیش بیکەم ئەنی من خەڵکی سەر زەویم جگەلەوە ئێمە کوردین و کوردستان و موسڵمان و بە بۆنەی بچووک بوونەوەی زەوی بۆنەی تەکنەلۆژیا و بەیەکەوە بەستنمان بۆنەی ئینتەرنێتەوە ئێمە تازە خەڵکی زەوین تایبەتمەندیەک خصوصیەتێک نەماوە بڵێ من ئیشی بەلەم دروستکردن ئیشی خەڵکی ئەهوارەکانە بۆن ئیشی ئەو وڵاتانەیە کە بەحریان هەیە یان ئیشی آیتی و دروستکردنی ئەنیمیشن لەخوا بەزابێت لە کوردستانە بینم بە خۆشحاڵیەوە زۆر پێشکەوتووە زۆر ئیشی گرافیک دیزاین و ئەم شتانە ئیشی ئیخراج یعنی سینەماکانی ئێمە کە خۆت تایە بەشداری جێگەی شانازیە لە مستەوایەکی زۆر باشایە یعنی ئێمە خەڵکی زەوین هەموو جارێواڵێم یعنی ئەم ڕاضانی کە دەمداچەقینی بە دیارە و بە خزمەکانمانەڵی لە یوتیوب بینی ومانە زۆر خۆشەژین کە ئەکەی مە نازانین خۆش بژین بەڵام ئەم پرسیارە بۆ نەکەم بە عملی سیارەکەم سلف لێم ئەو بەلەمە ئەکڕم زۆر هەرزانە بۆ نمونە کلاین بۆ ناکەم لێرەوە باسەکەی نەزانم خەم پشتی سیارەکەەوە دا زۆرم هەیە ئیفرۆش خەم پشتی سیارەکەەوە خواردنێکی خێرا حازرەکەم یەک دوو برادری خۆشەویست ئاسفن جاری وایە جاری واژێ لە مەجالێکی ترە یان لەگەڵم بەیەکەوە چین تا 6 ئێوارە لە ناو بەحرەکە بین هەموو یەگەڕین هەرچی شتێک ببینین نامۆ بێ پیس و ئەوانە تۆزێک کۆیەکەینەوە بەپێی توانە بەڕاستی هەموو جارێکەوەمان نەکردووە چکە پادڵبۆت خۆی ڕاضەیەکی تازەیە بۆ ئێمە تەرکیزیەوێت بەحرێکی زۆر ئاوا ببڕی هەچەند ئەم ساڵ زۆر 14 مەتر دابەزیوە با من تەسریح نێم بە ناوی هینەوە بەڕاستی بە ناوی پۆلیسی دارستان و بە ناوی ئەو لایەنانەی کە پەیوەندیدارن بەڵام زۆر دابەزیوە ئێمە ساڵانە لەوین هیچ کاتێ بەقەی 19 بەرز نەبووە ئاوی دوکان 2019 هیچ کاتێکیش بۆ نەبەقەی 2015 کەم نەبووە بەڵام ئەم ساڵ لە بینی ئەو دوو کاتێ زۆر دابەزیوە ئاوەکەی ئەمە لە ڕێی سناپچاتەکەم و ستۆریەکان ئینستاگرامەوە خەڵک گۆشیارکەمەوە چکە هە تەنها گۆرانی ئەگەر بزانی بە گۆرانی هەنێ جارەوەت پێ ناکرێ ڕێگەی تر زۆرە ڕۆشنبیری پەلوپۆی زۆرە دڵسۆزی پەلوپۆی زۆرە ئەچینە ئەوێ ژیانی سروشتی ئەو شوێنانەیان پیشانەین ئەڵین ئەم نەورەسە لەسەرم زیرە بچووکە ژیانەکە ئەم ئاوە
تۆ تەنها لە بەلوعەیە کامی بینەرەوە کە ئاوە خۆی ژیانی چەنەها بۆ مەخلوقی لەو شێوەیە ئەم ئاوە کە تۆ ئەی خۆیتەوە نایلۆنی تایە ڕساسی تایە جاری وایە پیلی کامێرا گۆڕن هەڵێنە ئاوەکەوە بە پەلە چوو بۆ فۆتۆی سروشتیە گرێشتێکی واکات کۆمەڵێک ڕاوچیە چنە ئەوێت تۆڕەکانیان بەجێڵنە دڕێ لە هزار نوعی بڵین زیندەوەری سەیرە گیرێ ڕاستە خەلەلێک دروستەکە کە دوای ئەڵی سامانی ماسی لەو ئاوەکەم بۆتەوە ئەڵێ ئەم بۆچی ئەوروپا قەراخ ئاوەکانیان ئەوە جوانە بۆی ئێمەوانە ئەگەر کامێرەی لەسەر بێ هەموو بە داتا بێن و سیرەکەی 4 جاری تۆچوی بۆ سەیران 5 جاری ماڵی پورزایەکەم 6 جاری خۆم جاری دەبێگە کاتە سیچل دەبە و ئاوەکەی با بۆ شوێنێکی تر کە دەست نایگاتێ کە سیاری خۆڵەکە نایگاتێ لەبەرەوە ئەم هۆشیاریە بڵاوەکەمەوە خەریکی ئەوەین گروپی گەورەمان دروست کردو بە ناوی گەڕانەوە بۆ سروشت شتێکی لەو بابەتە مۆزوعەکەشمان زۆر لەسەرەوە نەبوو بەس حەزم کرد لێرەوە باسی بکەم چونکە ئەو دەریاچەیەمان هەیە ئەتوانی زۆر خۆشی لێ ببینی ئەگەر لە ستۆری سناپەکەی من سەیری بکەن بەشێکی کەمە لەو خۆشی کە خەڵکی ترێ زۆر لێمە خۆشی تربینێ پێش من ئەزمموی ئەو بەحرێ هەیە لەگەڵ کۆمەڵی ڕخراوی ئاوپارێزیا بەتەمای پێکە و کۆمەڵێک پرۆژەمان هەیە کۆنسرت بکەین لەسەر ئاوەکە کۆمەڵی خەڵک داوەتکەین کە بزانین ئێمە شوێنی خۆشمان هەیە سیاحی بەڵام پێویستی بە پاکوتەمیزیە پێویستی بە ئیلتیزامە بۆ ئەوەی کە هەنێ جار حکوومەت کەم تەرخەمە لە هەنێ لایەن یان سەری ناپەرژێ بابەتەکە نەبینە و لایەنانە خۆمانە بێ بەڕاستی ئەوە بکەین لە کەسەکانەوە دەست ئەبێ خۆمان هەنێک جار تازە ناکرێ نایکەن هزار جار ماوەت چی بکەین ئەبێ خۆمان بکەین لەلایەن منەوە 10 کیلۆ لەلایەن تۆ 10 کیلۆ لە خۆڵ و خاشاک سیرەکەی ئەچێتە 200 نەیتر هەر ئەوە نەشیتیایە بەڕاستی بۆ مناڵەکانمان بۆی ژیانێکی تەندروستیان هەبێ دوورکەونەوە لە شێر پەنجە و لە پیسبوونی ژینگە بەڕاستی ڕاستە جا پێنەوتم ئەو ڕازەیە سوودی چێ بۆ ئەوە یەکێک لە سوودەکانی کە بۆ گشتیە ئەمانە بوو کەوتم وەکو جەستە بەڕاستی تۆ یەکێکە لە وەرزشە زۆر قورسەکان ئەمن کۆمەڵە ڕاضی ترم کردو بۆیە ئەم وەرزشە بۆ من ئاسانە لەسەر پادڵێکی لەسەر بۆردێکی بۆ نمونە 3 مەترونی و لەگەڵ 85 سانتیم پانە سەوڵ لێی 3 جار ئەملا 3 جار ئەولا بوون عزەڵەکانی پشتەوەت لەگەڵ شانە دیترەمە توانەوەی چوریە لەو ڕازانەی کە زۆر سوودی هەیە زۆر سوودی هەیە لەوانی تر چونکە جەستت بەکاملی و هەناسەت و لەو جەوە پاک و لەو کەشە خۆشەیەەوە تۆ چەنەها بیرۆکەی جوانت بۆیە چەنەها ڕۆیای جوانەوە چەندها سروشتی جوانە بینیت و ئەرزانین سروشتی خۆمان زۆر لەناو جیما بۆن منە لە سەر جیهازی ڕاکردنەکە 30 کیلومتر لەوانێ ڕاست بەقدرەوە سوودی بەڵام ئیتر هەر شتێک دووبارە بێتەوە ئەوەی بەڵام ئەوێ حیوێتێکی زۆر سەیریتیایە تۆ قاچت بە ئاوەیە بە زەویەوەی ینی دیسانەوە ئەو پەیوەندی ڕۆحیەت دووبارە بێتەوە جا هەفتە بە هەفتە زیاتر مدمینیە بی زیاتر جاتەبان ئینسان ئەگەر ئاڵوودەی شتێکی باش بێ زۆر مهمە زۆر گرنگە بە تایبەتیش بۆ هونەرمەند زۆر ئەو لایانی سن و هەناسە و شتاوە هەرواز لێ بێنە چکە ئێمە کەسی جگەرە کێشمان لەگەڵایە هەفتەی دووەم و سێم حەز ناکات جگەرە بکێشێت چکە هەستەکە ژیانی تەندروست پێی ناخۆشە زۆر گرنگە ئەوە زۆر گرنگە ئەگەر پرسیارێکی سریعمان هەبێت بۆچوونی تۆ لەگەڵ لایڤ میوزیک چییە؟ وەکو زانین لایڤ میوزیکێکە لەو شتانی کە لە هەموو وڵاتانە لە هەموو دنیاە بەشێکی گرنگی ژیانی ڕۆژانەی خەڵکەکانەکە ئەو کەسانی خۆشیانەوێن ئەو کەسانی کە پێیان خۆشە گویان لە دەنگ بیا پێت خۆشە ئێوارەیەک بەسەر بریت لەگەڵ چەند گۆرانیەکە کۆمەلگاکە بەوە ئەڕات ئجا هەیە لەگەڵیانە هەیە لەگەڵ یاەتی بەڵام بە شێوازێکی تایبەت تۆ لە کامانیت من بەڕاستی لە بینی هەردووشیان چکە من خۆم زۆر لایڤ میوزیکم کردو تا 2000 تا کەرنتینیش بەڕاستی هەفتەی جاریەوە 4 ڕۆژ 5 ڕۆژ لایڤم کردو زۆر کاریگەری لەسەر لایانی مادی من هەبووە زۆر سوودم لێ وەرگرتووە هەنێک قەلەقی و سترێسم هەبوو لەسەر نەبوونی کۆمەڵێک کەرەستەی ژیانی سەرەتایی کۆمەڵێک شتی وەکو پێویستیەکانی ژیان لەگەڵ ماڵ و مناڵمە بە لایڤ میوزیک بەدەستم هێناوە بەڵام بوورە هەستەکەم تەمرینێکی زۆر باشی ڕۆژانەی هونەرمەندەکەشە ئەمە من لەوێ ئەمێ نقطەکە باسکەم ئەگەر لایڤ میوزیک ڕێک بخرێتەوە ڕێکخستنەوە چۆنە من ناڵم گۆرانی بێژەکان بچن وەرکشۆپ خوێنن بەڵام بدرێتە دەست کەسی زیرەک لەلایەن نەسبی سەوتەوە لەلایەن ڕێخستنەوەی گروپەکان لە 5-6 کەس کەمتر نەبێ کە دەستیان خۆش بێ کۆمەڵە گۆرانی بێژ زۆر بەجددی هەوڵی ئەوشتەیەن کە زۆری شەکەوێت لەسەر ڕێستۆرانتەکان بەڵام هەوڵێکی زۆر باشە ئەمە بیدایەت ئەمانی زەوشتە بکەین کۆمەڵە هاوڕێکەوە بووینەوە ئەچوی نەمانوت نیوەی نرخەکە دابەزێنین بەڵام بە یەک کیبۆردەوە ئێمە منێرن بۆ لایڤ میوزیک ڕاستە من خۆم پارەوە ناگرم بەس بێ بە مۆسیقیەکان بە شتێکی جوان بکەین ئەوەی کە گوێی لێ بە مۆسیقیەکان زۆربیان نەزان بۆی کە ئەم شتە بێ بە دیاردا چکە بەڕاستی من زۆر جار
لە لایڤ میوزیکا دانیشتوم ڕۆژی لە دایکبوونی هاوڕێیەکەم بۆ چوین لەوێ و کەسێک گۆرانی وتووە هەچ کەسێک بێت نەسبی سەوتەکە بەیانی هەستاوم سەرمێشا ئەمە بە مدەی زۆر گۆرانی بێژ گوێی کواڵەتی گوێی دابەزێ وەکو بیستنە ڕاستیەکە نامێنێ لە کۆماتۆ ناگۆڕێ زۆر جار تۆنێک تێنێت تۆ بە تۆنێکی تریەتە گوێت زۆر جار لە ستۆدیۆ قورستر گۆرانیڵێ من ئەو کاریگەری لەسرم هەبووە ماوەیەکی زۆری سوتا چابووم دوای ئەوە جەنجاڵێکی زۆر زۆرە دوای ئەوە بۆ من ئیلتیزاماتە ماڵم ناڵەوە زۆر کەمە بێتەوە بە کوردیەکەی ئەوەی لە دەسەی دەست ناکەوێت لایڤ موزیک ئەوەی بۆ من بوو بەڕاست کە من زۆر ملتەزیمیشم بە خێزانم زۆر ملتەزیم بە کۆمەڵێک شتەوە بەڵام ئەوەی لە دەستی دەست ناکەوێت لە کۆتایە پارە هەموو شتێک نییە زۆر شتی پیرۆستر و جوانتر لە دەسەی بەڵام ئێستا ژەڵێم وەکو جوڵەیەکی کللتوری بۆ شارەکەمان سەیری لایڤ موزیک کە بێگانەیە ئەو وەجهە جوانە ببینێ بە دڵنیاییەوە من هەنێک جار پێم خۆشە لایڤ میوزیکەکە چۆن بێڵم بە لایڤ بێت بەرە و مایک و ئەم شانە نەبێت هەستەکەم ئەوە هەندێک شوێن زۆر گەورەیە ناکرێت جاری وای بەر تۆ کەوتوم کە کارەبا ئەبڕێت لە شوێنێکە بەبێ هیچ شتێک ئەڵێ چێژی زۆر زۆر زیاترە وەک لەوەی کە ئەوەی کە تۆ ئێڵیت هەنێک جار دەنگ گوێت ئێشێ بە شتەکان من کاتمان ئەمەە نەماوە بەس من یەک کۆپلی بچووکی سلێمانیم ئەوێ بەتەنگی تو یەکێکە لەو گۆرانیانەی کە زۆر قسە بکەم تۆزە وە گۆرانی خراپە بم لە بریکە بە تۆنی باس هەر بە هێواشی بە هینێکی کەم بزانم ئەمان 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 کەس وەکو من ئۆقرەی نەگر لە تاویشقێکیاوە شاعیرێکی پیر و ڕوود بووم بۆت بووم بە مناڵی ساوە کەس وەکو من ئۆقرەی نەگر تا ئێستا وەڵامت نەبێ تۆ بڵێ خۆ من نازانم دڵی تر مەرامت نەبێ دەنگت هەر خۆش بێت من زۆر خۆشحاڵ بووم کاتەکە زوو تێپەڕی لەگەڵ کوڕی بورن ناڵم کە بە باس قسەکەم گۆرانی تۆزە پێرفێکت ینی من ڕوباکی ئەو سەڵتەم هەبێت قوربانی نانا 24 ساعتە گۆرانی هەڵێم 24 ئەکتەرێکە گۆڕینەوە من حەزم زۆر قوربانی بژی زۆر زۆر سپاس دەست خۆش بۆ بەرنامە جوانە قوربانی تۆ بم ئێمە لە کۆتایە ئەگەر پەیامێکت هەیە بۆ هەر کەسێک بۆ هەر بیاخود بۆ خێزانەکە دیار شتێک کە حەز ئەەکەیت ئەوە کامێرەکەی جەنابتەوە فەرموو زۆر سپاس بۆ چریکە بۆ بەرنامە جوانە زۆر سپاس بۆ کەناڵی زووم ڕێز و سڵاوم بۆ هەموو خۆشەویستانە هەیەکە بە کەم تەرخەمی هوەریشمەوە بە کەم دروستکردنی بەرەمی هوەریەوە منیان خۆشەوێت لەگەڵمان تا ئێستا بەم نزیکانە بەرهەمی نوێمانە بێت بەم نزیکانە کۆمەڵێکتی جیاوازەکەین وەک هەمیشە ئیشەڵا ژیانتان پڕ ئاسوودەی بێ و پڕ خۆشەویستی بێ سپاس بە هەموو زۆر سپاس سپاس دەکەم ئەزیزانم هەفتەی داهاتوو لەگەڵ هونەرمەند و ئەزیزێکی تر پێتان شاد دەبمەوە شۆتان شاد